ڕۆژی سێمی خۆپیشاندانەکانیانە ئاراستەکەیان گۆڕی بۆ ڕێپێوان و شەقامی قەناتیان لە سلێمانی داخست. ماوەی 3 ڕۆژە خۆبەخشانی تەندروستی سلێمانی بێ ئەوەی وەڵام بدرێنەوە گرتبوونەوەی ناڕەزایی ئەنجام دەدەن. ئەوان جگە لە گرتبوونەوە بایکۆتی نەخۆشخانەکانیشان کردووە، بەڵام ئەم فشارەشیان نەیتوانیوە نە حکومەتی سلێمانی و نە حکومەتی هەولێر بهێنێتە دەنگ. سێ بەقەد نەک بەقدرەی سێ بەقدرای کارمەندە ڕسمیەکان ئێمە هیلاک ئەبین هەموو ئیشێکی نەخۆشخانە ئەەکەین زۆر بە دڵسۆزیانە نە ئەڵین خۆبەخشی نەیت بەڵام بەسە تاکەی ئەو زوڵمە تاکەی ئەو ناحەقیە با ئیتر بەردەوام نەبێ با پیشانیان بدەین کە ئێمە ئەو نەخسە گەورەی کە لە خەستخانەکانە دروستەکەین لە نەخۆشخانەکانە دروستەکەین ئەبێ بیبینن حاڵی نەخۆشەکان چۆن ئەبێ ئێمە لە خۆشیە خۆپیشاندانمان نەکردووە بەڵام ئیتر ناچاریان کردوین بەسە تاکەی ئەم زوڵمە تاکەی ئەم ستەمە بەردەوام بێت ئیتر ئێمە بەردەوام بین لە خۆپیشاندان تا ئەو کاتی جوابمان ئەدەنەوە لەوانەی ئەوانەی کە ناتە شوێنێکی کەشک بەرنیان خۆت زین لە وڵاتی هەموو شتێک گواستە ئێمە هاتوینمانە مافی خۆمان بدەزین لاقی مافیوانمان یەکوان لەسەر مافی خۆیان قسە ناکەن پێویستمان بێتە سەر جادە و دوای مافەکانی خۆیان کە یانی چی ئێمە تاکەی خۆبەخشی بکەین ئێمە پێویستە دابمەزرێن ئێمە شەو هیچ کەسێکی کە ئەم کۆمەلگای مافی دامەزراندنمان ئێمە ناکرێت تا سەر بە خۆبەخشی خزمەتی خەڵک بکەین ڕاستی خۆبەخشی کارێکی پیرۆزە بەڵام ناکرێمش پێداویستی خۆمانەیە بۆی پێویستە دابمەزرێن. بەشێکی دیکەی کێشەی خۆبەخشانی سلێمانی وەکو خۆیان دەڵێن جیاوازیکردنە لە نێوان پارێزگاکان و دامەزراندنی نهێنیە لە هەولێر و دهۆک و زاخۆ. نوێنەرەکەشیان دەڵێت بەردەوام دەبن لەم شێوازیکردنە بەری ناڕەزایەتیە بۆ دوای ڕەمەزانیش بازنەی ناڕەزایەتیەکانیان فراوانتر دەکەن تا وەڵامێکی ئەرێنی لە حکومەت وەردەگرن نەکۆتایی بە خۆپیشاندان دەهێنن نەدەگەڕێنەوە سەر کارەکانیان. بەم شێوازە ئێمە بەردەوامە بین ڕۆژ بە ڕۆژمارەمان زیاد دەکە و کاریگەری زیاترمانە بێ وەڵ تەنسیقشمانە بێ لەگەڵ شارەکانی تر دوێنێ و پێرێ لە گەرمیانیش کراوە لە هەولێریش دڵنیا بنەکرێت لە دهۆکی شەکرێ لە ڕانە شەکرێ ئەمە بەردەوامە بێت دەستە جەمعیتیا ئەکرێت و شارەکان بەردەوامە بێ. حکومەت سنووری سلێمانی لە هەموو ڕێکەوە پشتگوێ خستووە و ئیدارەی خۆجێی سلێمانی ئەم سنوورەش کە بەدەست یەکێتیەوەیە هاوشێوەی حکومەت لێی بێدەنگە لە ڕێی موچە و پرۆژە خزمەتگوزاریەکان و دامەزراندنیشەوە جیاوازی زۆر دەبێنرێت لەگەڵ پارێزگاکانی دیکە. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێیام سلێمانی.